پرۆسەی دەنگدانی گشتی لە هەر چوار بازنە یاریمی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. دەنگدەران بە ئومێدەوە هاتوون تاوەکو گۆڕانکاری دروست بێت و پەرلەمان کارا بێتەوە. پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو، خۆشحاڵ بوون و تشتێکەش هەر ئەوها دەبیت و پێمان خۆش ینی هەر 4 ساڵ جارێک ئەو تشتە بێتەکردن کە خەڵک لە کاتی خۆیدا بێتەکردن و چ مشکلە خۆڕقات و تشتیەوە نەبیت و تشتەکە پرۆسەیەکی زۆر سەرکەوتووە و پێمان خۆش هەموو 4 ساڵی جارە بکرێت. ئەوی دەرەچی لە خوای بترسی لە خوای بترسی ئێغانەتە دیگە کەس نەکە خۆ کەس ئەوە من مشکلە نەبوو چ ئەوە نەبوو بەس پەرلەمانی بی لا خوای بگی لای ئەوەندی نەگری. بە شێوەیەکی گشتی پرۆسەیەکی زۆر باشە، پرۆسەیەکی دیموکراسیە، داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم بێن بەشداریگەن کەمە مافی تاکی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەکە بۆ ئەوی کە بەشداری بکات لەم پرۆسەیەدا بۆ 4 ساڵی ئایندە کە بێوێ ئەم حکوومەتە جۆرێ بە حکوومەتێکی خزمەتگوزاری و خزمەت بە هەموو شین و توێژەکان بکە. داواکارم لە هەموو جەماوەری کوردستان کە ئەمڕۆ لێرەدا هەمووی کۆبوونەتەوە هیچی نەڕوا بەشداری بکات چونکە ئەم پرۆسەیە کاریگەری بۆ چەند ساڵی ئایندەش هەیە. بەشێک لە دەنگدەران بەهۆی بوونی گرفتی پەنجەمۆر و نوێنەکردنەوەی زانیاریەکانی کارتی دەنگدانیان نەیانتوانی دەنگ بدەن. دوو جۆر پەنجەمۆرمانەیە، ئەو کارتانێکەوە پەنجەمۆریان تێدا نییە بەخۆی نسبەی تەخەتی 150 بۆ هەر وێزگەیەک ئێستا 23 کەس دەتوانێت دەنجی لێ بداتن. پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ وڵای ئەم نەخیندەوە گوتی ناخینتەوە لێگەڕام دەسمە ماڵێ ناوەڵە. باشە ئەو 150 شمولی توی نەکردکەوە لە بەرامبەریدا تەوقیع بکەی و وڵای ئەو شتەکانی باشە ناو جیازی گوتی ناخیندەوە لێگەڕام. لە سنووری بازنەی هەولێر 498 بنکەی دەنگدانی گشتی هەیە لە 2213 وێستگە پێک هاتووە. ژمارەی دەنگدەرانی گشتی 933115 دەنگدەرن. لە بازنەی پارێزگای هەولێر 395 پالێوراو کە 277یان پیا و 118یان ئافرەتن خۆیان بۆ ئەندامیەتی پەرلەمانی کوردستان کاندید کردووە.